بینەرانی خۆشەویست لەم بەشە لە بەرنامەکانماندا بابەتێکتان پێشکەشەکەم لە ژێر ناونیشانی 8 مارس ڕۆژی جیهانی ژن و خەبات لە پێناو ڕزگاری ژنانی ئێران لە نووسینی بەڕێز کەریم ئەمانی. 8 مارس ڕۆژی جیهانی ژن و بیرهێنەرەوەی خەباتی مێژووی ژنانی کرێکار و زەحمەتکێشە لە پێناو بەدەستهێنانی مافی یەکساندا. ئەم ڕۆژە سەرەتا لە نەڕزایەتیەکانی ژنانی کرێکار لە کارگەکانی ڕستن و چنینی نیویۆرک لە ساڵی 1908 ئیلهامی وەرگرت کە خوازیاری بارودۆخی کاری باشتر، مافی دەنگدان و کۆتایی هێنان بە هەڵاواردن بوون. ساڵی 1910 کلارا زێتکین هەڵسوڕاوی سۆسیالیست لە کۆنفرانسی نێودەوڵەتی ژنانی سۆسیالیستە پێشنیاری کرد کە ڕۆژێک وەک ڕۆژی جیهانی ژن دیاری بکرێت بۆ ڕێزگرتن لە خەباتی مافخوازانەی ژنانی کرێکار و یەکسانی ڕەگەزی. ئەمڕۆ 8 مارس سنووری جوگرافی و چینایەتی تێپەڕاندووە و بووەتە ڕۆژی هاوپشتی جیهانی ژنان لە خەبات دژی سیستمی چەند لایەنەی ڕەگەزی، چینایەتی و سیستماتیک. دۆخی ژنان لە ئێران نمونەیەکی ئاشکرایە لە ستەمێکی چەند قات. ژنان لە ئێران نەک تەنیا لەگەڵ هەڵاواردنێکی ڕەگەزی جێگیر لە یاسا کۆنەپەرستەکانی کۆماری ئیسلامی بەرەوڕوو دەبنەوە، بەڵکو لە پێکاتەی نایەکسانی ئابووریدا قورسایەکی زیاتر دەکەوێتە سەرشانیان. یاسا نایەکسانەکان لە بوارەکانی میرات، تەلاق، سەرپەرشتی منداڵان، خوێنبەها، شایەتی و مافی سەفەرکردن تەنها بەشێکە لە جیاکاریە یاسایەکان لە دژی ژنان. حەجابی زۆرم لێ کە وەک هێمای کۆنتڕۆڵکردنی جەستەی ژنان پێناسە دەکرێت، زیاتر لە 4 دەیەیە بووەتە ئامرازێک بۆ سەرکوتکردنی ژنان. بزوسنەوەی ژن ژیان ئازادی کە بە دوای مەرگی ژینە مەحسا ئەمینی لە ساڵی 1401دا سەری هەڵدا، نیشاندەری تووڕەئی و ناڕزایەتی قوڵی ژنان و کۆمەڵگای ئێرانە بەرامبەر بەم کۆنتڕۆڵە سیستماتیکە. بەڵام کێشەی ژنان تەنیا خۆی لە حەجابی زۆرەم لێدا نابینێتەوە، بەڵکو ژنانی کرێکار و زەحمەتکێشی ئێران لەگەڵ گەلێک کێشە و گرفت بەرەوڕوو دەبنەوە لەوانە حەق دەستی نایەکسان بۆ کاری یەکسان، ڕێژەی بەرزی بێکاری ژنان زیاتر لە 2 بەرابەری پیاوان، نەبوونی ئەمنیەتی پیشەیی و گرێبەستی کاتی، گێچەڵی سێکسی لە شوێنی کار، بێبەشبوون لە دەستڕاگەیشتن بە هەندێک لە پیشەکان و هەروەها نەبوونی یارمەتی و پشگیری کۆمەڵایەتی پێویست بۆ دایکانی لەسەرکار. ئەم بارودۆخە لە ناوچە بێبەشکراوەکان و بۆ ژنانی سەر بە کەمینە نەتەوەیی و ئاینیەکان بەڕادێکی زۆر دژوارترە. مێژووی هاوچەرخی ئێران شایەتی خەباتی بەردەوامی ژنانی ئازادی خوازە لە پێناو دەستەبەرکردنی مافی یەکسان. لە بزوسنەوەی ژنانی شۆڕشی مەشروتە بگرە تا ناڕزایەتیەکانی ژنان لە دژی لابردنی حەجابی ڕەزاخان لە بەشداری چالاکانەی ژنان لە شۆڕشی 1357ەوە تا خۆڕاگری بەرامبەر بە سیاسەتە جیاکاریەکانی دوای شۆڕش و لەم دوایەنەشدا بزوسنەوەی شۆڕشگێرانی ژن ژیان ئازادی هەمویان نیشان دەدەن کە ژنانی ئێران هەرگیز بەرامبەر بەستەم و هەڵاواردن بێدەنگ نەبوون. خەباتی ژنانی ئێران خاوەنی کۆمەڵێک تایبەتمەندی بێهاوتایە. زۆرێک لە هەڵسوڕاوانی مافەکانی ژنان لە ئێران جەختیان لەسەر پەیوەندی لە پسان نەهاتووی نێوان ستەمی ڕەگەزی و چۆسانەوەی ئابووری کردووەتەوە و دێکەن. ژنان لە ئێران هاوکات لە دژی یاساکانی هەڵاواردن، نەریتە باوک سالاریەکان و نایەکسانی ئابووری خەبات دەکەن. ژنانی ئێران سەرڕای هەموو ئاسەنگ و بربەستەکان، ڕێگا و شێوازی داهێنەرانەیان بۆ بەرەو پێشبردنی خەبات و ناڕزایەتیەکانیان دۆزیوەتەوە. ڕزگاری ژنان لە ئێران بەبێ هاوپشتی جیهانی و خەباتی هاوبەش لە دژی هەموو جۆرەکانی ستەم و هەڵاواردن ممکن نییە. لەم ڕووەوە دەبێت جەخت لەسەر پەیوەندی خەباتی فەمینیستی لەگەڵ بزوسنەوە کرێکاری و دژە سەرمایەداریەکان بکرێتەوە. ڕزگاری ڕاستەقینە ژنان تەنها بە گۆڕانکاری بنەڕەتی لە پێکاتەکانی ئابووری، سیاسی و فەرهەنگی مسۆگەر دەبێت.
خەبات لە پێناو مافەکانی ژنان ناتوانێت لە خەبات دژی سیستمەکانی سەرکوت و چۆسانەوە جیا بێت. 8 مارس دەرفەتێکە بۆ یادکردنەوەی ئەو ڕاستیەی کە خەبات لە پێناو ڕزگاری ژنان خەباتە لە پێناو ڕزگاری سەرجەم کۆمەڵگا. لەم ڕۆژەدا جێخۆیەتی کە هاوپشتی خۆمان لەگەڵ ژنانی ئێران و هەموو ئەو ژن و پیاوە ئازادی خواز و یەکسانی خوازانەیە کە لە سەرانسەری جیهان لە پێناو بەدیهێنانی دادپەروەری و یەکسانیدا خەبات دەکەن ڕابگەینین. 8 مارس تەنها ڕۆژێک نییە بۆ ڕێزلێنان، بەڵکو ڕۆژی نوێکردنەوەی پەیمانە لەسەر بەردەوامبوونی خەبات. خەباتێکە ئامانجی نەک تەنیا لابردنی هەڵاواردنی ڕەگەزی، بەڵکو هەڵوەشانەوەی هەموو جۆرەکانی ستەم و چۆسانەوەیە. لەم ڕێبازەدا دەبێ ئەوەمان لەبیر بێت کە بە وتەی ڕۆزا لۆکزامبۆرگ ئەوانێک کە ناجوڵێن هەست بە زەنجیرەکانیان ناکەن. بژی 8 مارس ڕۆژی جیهانی ژن، بژی هاوپشتی جیهانی ژنان و پیاوانی ئازادی خواز و یەکسانی خوازن.